هەندێک کەس دەڵێن وایە ژیان هەمووی ڕیایە هەندێک کەس دەڵێن وایە ژیان هەمووی ڕیایە بۆیە ڕستنی تەشیش تەنها بۆ نان ڕەوایە گەر مەرایی بکەیت و چاویشت بنووقایە ئەو جارە خۆشی ژیان لە خەو و خواردنایە بەڵێ ئازیزەکانم ژیان وەکو دەریایە هەزارەها شەپۆلی ئاوەهای لە ناوایە سەرنجی بەی دەبینی زۆر شتی لە بندایە چەندین بەردی بە نرخ و لەگەڵ بێنرخی تایە ئازیزان خۆشەویستان لە هەر کوێن لە کوردستان هیوادارم ئەم شیعرەی دانراوە بەدەستان لە هونەری کوردیدا بێتە گوڵ و گوڵستان لە هونەری کوردیدا بێتە گوڵ و گوڵستان ئازیزان خۆشەویستان وێڕای پێشکەشکردنی ڕێز و سڵاو بۆ دڵسۆزان و خەمخۆران و جۆگرانی گۆرانی ڕەسەنی کوردی ئەم شەو شەوێکی خۆشە لەو شەوانی کە چرای هونەری تیادا دەگیشێت و تشتی هونەر کوچە و کۆڵانی شار ڕووناک دەکاتەوە هەستە ژەنگرتوەکان ئەبزوێنێ و زەردەخەنە بۆ سەر لێو دێنێ ئەمە ئەنگا جام دەدرێ لەلایەن ئەو هاوکارە بەڕێزانەوە هیوادارین هیواخوازین ئەم بەرهەمەوە وەلانێن ببێتە جێی سەرنجی ئەو جۆگر و بیستەرە بەڕێزانی کە چاوەڕێی بەرهەمی تازەی ئێمەمانانن ئێمەش هەتا مردن هەتا لە توانامانە بێت لە خزمەتی لایەنگرانی کۆڕی هونەرداین ئاسبکۆر کاک جێگری خۆشەویست بەدەست و پەنجەی ڕەنینی ئەو ئاهەنگەمان بۆ ڕازێنێتەوە و دەستخۆشی لێکەی گۆرانی بێش کاروانی شارانی لە خزمەتانەی کامێرا کاک بورهانی بەرز و بەڕێز لە ڤیدۆهات هەڵەستێ بە تەسویقکردنی ئەو ئاهەنگە سەڵاو لە بەرنامە ڕەنینەکانی تەسجیلات کاک ئالانی خۆشەویست لە تۆمارگای هونەرمەندان دەستخۆشی لە جەنابێکەین و ئەساسی ئاهەنگەکەیە ئەم ئاهەنگە ساز کراوە لەسەر ئەرکی بەرز و بەڕێز کاک کەمالی خۆشەویست کاک کەمالی مەرحەم لەگەڵ کاک عەدنان قرگەیی بە هاوکاری ئەو میوانە بەڕێزانیش ناوەکان زۆرن بۆیە بە پێویستمانزانی ناوی ئەو دوو بەڕێزەوە دەرخین لە نەوارەکە بە ناوی کاک کەمالی خۆشەویست و کاک عەدنانی بەرز و بەڕێزیشەوە بە خێراتی تەواوی میوانە بەڕێزەکانەکەین ئەگەر کرا بە کەلیمە لە خزمەتیانین ئەو بەرهەمە پێشەشە بە جەنابیان بە هەموو جۆگری بەڕێزێکیش لێرەوە یادی چەند خۆشەویستێکیش دەکەین یادی هونەرمەندی بەرز و بەڕێز هونەرمەندی شاری سلێمانی کاک قادر مۆریاسی خۆشەویست لەگەڵ کاک ئاراز ڕەباتی بەرز و بەڕێز و هەموو هونەرمەندانی تریش بە یادی کاک کاروانی ستەنی کاک کوردەی ستەنی کاک دانای حسێن فارس بە یادی ماموریا و کاک ژێمنی مام عەلی و کاک ناسری ئەزعەدی لە شاری بەریتانیاوە میوانە بەڕێزەکان بە خێراتنی بەقاڵەکانی ئەسحابەسفیشەکەین و ئەوەی لێرە یادیشانەکەین میوانە بەڕێزەکان لایەنگرانی کۆڕی هونەر ئەوە بەرهەمەکە لە خزمەتانەی
پەردەی لێبووە ئەرێ ماڵی دڵی وێران چاوڕەش پەردەی لێبووە ئای بۆ لێم زیێزی بۆ نام دوێنی بۆ لێم زیێزی بۆ نام دوێنی ئەرێ ئەرێ داڵی ئاسکی داڵێ ناوچەی گەرمێنیە ئەرێ ئەرێ داڵی ئاسکی ئاوڕەش ناوچەی گەرمێنیە ئەرێ بەسەرێ هاتی من باڕێ دڵێیان خەرێبووە ئەرێ بێوە پادەرچووی چاوڕەنژی نمرە دەهەسووە ئەرێ بێوە پادەرچووی چاوڕەنژی نم بەستەرچووای بۆ لێم زیێزی بۆ نام دوێنی بۆ لێم زیێزی بۆ نام دوێنی ئەرێ ئەرێ داڵی ئاسکی داڵێ ناوچەی گەرمێنیە ئەرێ ئەرێ داڵی ئاسکی چاوڕەش ناوچەی گەرمێنیە ئەرێ بۆ خۆم دانیشتم عەدنان دڵە خۆشیم داوە دەیڕێم بۆ کاکەمەل چونێ لە پەنام وەستاوە ئەوێ دەیڕێم بۆ کەمەل چون وەستاوە لەم داوە چون لە پەنام دەهناوە بژی خاڵە عەدنان ئەو کوڕە جوانە لاوە ئای بۆ لێم زیێزی بۆ نام دوێنی بۆ لێم زیێزی بۆ نام دوێنی ئەرێ ئەرێ داڵی ئاسکی داڵێ ناوچەی گەرمێنیە ئەرێ ئەرێ داڵی ئاسکی بەخوا ناوچەی گەرمێنیە شادبینۆ بە یەک دۆست و دڵدارانەی
دەکەمەت بە ناخۆشی بوو بەتەم و مەژێ چاوڕە ژیان دنیایدا پۆشی وەختێک لە ئەزەڵ سیا شارە بێ دەستی لێمەدەنێ بە ئەوارە بێ هەرچەند سەیرەکەمێ لە دنیای فانی سەیرەکەم لە دنیای فانی لەئاخر دەڵێ لەئاخر دەڵێ بۆ پەشیمانی ئای بۆ پەشیمانی ئای 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 خەڵشی قڕگایە ئەرێ دەیڵەم بۆ عەدنان دەڵێیان خەڵشی قڕگایە میوانانی زۆرن سەیە و خەڵکە لێرەیە بژی خاڵە کەمەل دەڵێیان مەطعەمی هەیە کاک سەلمان فەرموویەوە لە بۆ مەدارەکەیە ئای بۆ لێم زیزی بۆ نام دوێنی بۆ لێم زیزی بۆ نام دوێنی ئەرێ ئەرێ داڵی ئاسکی براکەم ناوچەی گەرمێنیە ئەرێ ئەرێ داڵی ئاسکی کاڵێ ناوچەی گەرمێنیە ئەرێ ئەرێ داڵی ئاسکی بەخوا ناوچەی گەرمێنیە ئەرێ ئەرێ داڵی ئاسکی کاڵێ ناوچەی
ئەی ماوە بابم ئامینە سەر هەڵهێنا بمبینە باقی دەوری پەرژینە چاوی دڵی دووربینە بۆ من هیچ ڕێیە نەدا دەور و پشتی کەمینە ئەو بەندەی لێرە دەڵێم بە شاید من خزمینە هەتا لە دنیادا بمبینەی من چاوی شینە قیمەتی ئەو چاوانەی دەروازەی ڕاپەڕینە کار کەمال دەستوریدا ڕێباز برای ڕێبینە ئەمری شاشی بۆ دەڵێم بەندان دەڵێم لە بدینە خۆشی ملازم سەرمان
بەرگوشم شاق